شراب وبادا دلياري ما ميجر ميخنا تكابلما ئەلوە چیوە کاکە کەشتیت غەرق بووە چیەوە بەس نییە تێک نەچوو ئەوەندە فکرکەوە دەزانیت چیە سەرمانجان فێنک هەموو مێشک و عەقڵ و هۆشی بردیمە هیچ جاگام لە خۆم نەما هەموو ڕۆژێ فێنک بەس نییە بەس نییە کاکە چی کردەوە پێی گوتیسان گوتی پێی دەرێم لە تەلەفۆنە کلۆ بکە بزانە چی کردەوە ئەلۆ کاکە گیان باشی باش کاکە کاکە ئەرێ ڕازی بوو ناوڵە ڕازی نەبوو بە قوربان ئیشم گەلە زۆرە باشە دوای قسەی دەکەین دەیخوا حافیز باش چ بوو چی گۆ کاکە ڕازی نەبوو داتژ وازە مۆزوعی بینە بەردەچی بکە سەرێ دەزانیت چیە سەرمان ئەمەم بێجگە لە فێنش یەک کچی کەم ناوێ چ زۆرە کت زۆرە کاکە کچەکی باش لۆ دێنین بە ئەخلاق کاکە دەرێم ئەمە فێن کەم دەوێ فێنک و فێنک تەواو کچی کەم ناوێ لۆ کاکە عاشقی بووی کورەدی ئەگەر عاشقی نەبم لەوە بەزمەی دەکەمە تو لۆ تێناگەی ئەوە توی خۆش دەوێ ئەگەر ئەم نوتی خۆش نەوێت قەینا بەزەمە خۆشم دەوێت یعنی چیە قابلە دەزانی ئەتو بەخۆت و برام هیچتان پێ نەکرا ئەم بەخۆمە مەوزوعی حەل دەکەم دانیشە کورە دانیشە دەبزانم دەیستەکەی تەلەفۆن لۆ دەکەم لۆ کێ لە بۆ کاکم باش تا ئێستا هیچ پێ نەکرا نەگەڕ مشکم باشە ئەلۆ کاکە گیان داوای لێبوردن دەکەم بەس وەڵی شاخەوان کردیتە فەرتەنەو هەڵا چ بکەم یعنی کاکە دەرێگەر پێتان ڕازی ناکرێتن ئەو لە خۆم بە کەسەشکە دەرێم بە قوربان من مدیری ئەوم نەمتوانێت قەنەعەتی پێبینم چۆن کەسەش کە دەتوانێت قەنەعەتی پێبینی هەمەوە شاخەوانە کاکە جان بە قوربانت بمە مۆزوعم لۆ پێک بینێ وەڵڵا کاکە عاشقی ئەو کچە بوویمە بە قورئان ئەگەر لەم ڕازی دەکەم باشە دەنا بە قورئان سەری خۆم هەردەگرم بە قوربان ئەو نەک ئەتۆ ئەو دەرێ شوو بە کەس ناکەم پەیوەندی بە تو نییە مۆزوعەکە برام ئەو مشکلەیەم بە خۆم حەل دەکەم چ دەکەی یعنی ئەم پێت دەرێمە تو تەداخل مەکەم ئەگەر چارەم نەکرد حەقت بی واز بینە بە خۆم چارەسەری دەکەم تووشی مەشاکرم مەکە بە قوربان باشە بە خۆم چارەسەری دەکەم دەیخوا حافیز چ بوو کاکە وەڵا نازانم دەرێ وزارە حەلەکشکەم پێ بزانین چ دەکە تۆزە کاتێ بۆ ئەکید بە حەلی پێیە مامۆستا فەرموو مامۆستا فەرموو لاش کاتێکی خراپ نییە نا ئاسایە فەرموو باخچەکەمان زۆر ناڕێک بووە وتم تەلەفۆنێ بۆ باخەوانەکە بکەم بێ تڕێکی خات باش تەلەفۆن لێ بکە مشکلە نییە جاری مامۆستا بەئیزنت مامۆستا جان عەفوەن بەڵێ دەتوانێت لە قەدارنشی فەر مامۆستا جان تەکلیفکم لە بەڕێزت هەیە هیوادارم هاوکاریم بکەی خێرە مامۆستا فێلیکس بینێ دەرسیەکەم و دووەمینیە باشە دەتوانێت قسەیە بکەی برێ کۆبنەوەی کچکەمان هەیە زوو بێتن قەناعەتی پێبینی دیسان بەزمەکەی براتە ئەوەی زیاتر چەیە خۆ دەزانێت چ وەزعش دامە مامۆستا من قسەم لەگەڵی کردووە چەند جاریش نەک بەس براکەیتەوە ئەو حەز ناکاتەنانەت مێردکە یعنی مشکلێ هەیە لەگەڵەوە شتە پێش مناڵێ لە مۆزوعەکە چیە پێم ناڵێە ئەو قسە لەگەم مەکە دەگە براکەم بکە واز ناینی واز ناین لەو قسەی زیاتر کەسم ناوێتن ئەزۆر لێ ئەگەر ئەوم لۆ بکەیت زۆر سپاس دەکەم تەوا من قسەی لەگەڵ دەکەم بزانین چۆنە بێ شەڵا خێر بێ ئینشاءالله تەوا سپاس مامۆستا جارێ بەئیزنت عەزیزی مامۆستا سپاس دەکەم سپاس سلام مامۆستا باش مامۆستا گیان بەخێر فەرموویە سەلامەت بی ئەحواڵت باشم تۆ چۆنی هەر باش بی سەلامەت مامۆستا بزانم سبەی وانەی یەکەم و دوومت نیوە نییە بەڵە نیمە زۆر باشە ئەوجا ئەتاین کۆبوونەوەیەکی کچکەدانێت کۆبوونەوە دەربارەی چی حەز ناکەم درۆت پێ بڵێم دەربارەی براکەی مامۆستا ئازادە نەفەسخان من تەواو خۆم لێکلا کردو تۆ پێشم وتووە دەزانم من پێم و نامەوێت زەواجکەم نایکەم دەزانم بەخوا بەس ئێستا تەکلیفی لە من کردووە
ئەمەش بۆ ئاخر جار بێ خۆتان یەکلایی بکەنەوە دانیشن بە جوانی قسەکان بکەن ئەم جارەشە لەبەر خاتری تۆ بەڵام بە مەرجێک ئەبێ تۆش دانیشی لەگەڵمانە تاوە ئەگە دوا دڵت مرتاحبە منیش دانیشن باشە مامۆستای تا یەکم جارێشتت نییە ناگیانیم جارە بە یارمەتیت کاتێکی خۆشیان